نائاراميك هەج کێشەیەک هەج حدود بەزاندنێک هەر ئەوانە هەمویان کێشن بۆ سەر ئەمنی قەومی کوردی لە هەر پارچەیەکی کوردستان هەبێ. ئێستا ئەگەر خۆتان نەزانن لە ڕۆژاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان وەزعەکان زۆر ئاڵۆزە و هێرشی هەم جمهوری ئیسلامی ئێران بۆ سەر کوردەکانی ڕۆژهەڵات هەم بۆ سەر باشوور هەم تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و بۆ هەرێمی کوردستانیش ئەم هێرش و پەلامارانە نائارامیەکی گەورەی بۆ خەڵکی کوردستان و مەترسیەکی گەورەی بۆ سەر ئەمنی قەومی خەڵکی کوردستان دروست کردووە. دیارە ئەو نائارامانەش توانم بڵێم بەشێکی علاقەی بە خۆمانەوە هەیە. ئێمە کورد نەمانتوانیوە یەکگرتوو بین، نەمانتوانیوە تەعامولێکی باش لەگەڵ ئەو وەزع ئەقلیمی و ناوچەیانە بکەین، بۆیە بەردەوام ئێمە لەژێر هەڕەشەین و ئەو هەڕەشانە پێویستی بەوە هەیە کورد جارێکی تر بەخۆیان بچێتەوە لە هەموو پارچەکانی کوردستان جۆرێک لە ئەجندایەکی هاوبەشیان هەبێ و جۆرێک لە یەکگرتوویان هەبێ و سەیرێکی دۆخەکە بکەن لە ئاست ئەو دۆخا بن. ینی من ئێستا ئەوەی ئەیبینم هێزە سیاسیەکان بە تایبەتی لە باشوور لە ئاست ئەو دۆخەنین کە لە ناوچەکە ڕۆدا و جۆرێ لە کەمتەرخەمی جۆرێ لە بێباکیانەیە و جۆرێ لە بەرژەوەندێ تایبەتیە حیزبەکانیان وای کردووە ئەگەر هێرشێ بۆ سەر لاکەی تر هەبیان بۆ شوێنی نفوسی لاکەی تر هەبێ ئەمی تریان لە جایەوە بڕۆ هاوکاری بکات پێی خۆشە. ینی وازانێت سەرکەوتنی ئەو بەوەیە کە یەکێ لەو حیزبانە لە بەرژەوەندەکانیان بدرێ بەداخەوە ئەمە بیرکردنەوەیکی زۆر خراپە و لە کۆنیشا کورد گیرۆدەی ئەم جۆرە لە ململانەی ناشەریفانەی ناوخۆی خۆی بۆ تۆ یەک خۆخۆری پێوترێ و ئەم جۆرە لە ململانێ نەتیجەکەی باش نابێ. ینی ئێساگەر هەمومانەی بینین هەموو دنیا باس لەوەیەکە کە خەتەر بۆ سەر هەر چوار پارچەی کوردستان هەیە، بەڵام بەداخەوە خۆمان بێخەم بۆی دانیشتون و هیچ گرفتێکمان نییە. ئەو بیانوەیەکی نامەنتیقە ئەگەر ئەو وڵاتانە یانەوێ کێشەیان نەبێ، یانەوێ حیزبەکان ئۆپۆزیسیۆن نەبن و لە دەرەوەی سنوورەکانی خۆیان نەبن و هیچ چەکداریان نەبێ، پێویستە لە ناوخۆ هەلیان بۆ بڕەخسێنن و مەجالیان پێ بن بە شێوەیەکی دیموکراسیانە ئەوانش بەشداری لە چارەسەرکردنی کێشەکانیان بکەن و بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن بکەن و بتوانن مافی ئەو نەتەوانە بن کە نەتەوەی کورد بن کە لە ژێردەستیانایە بۆ ئەوەی حیزب دروست نەبێت کە بڕا پەنا بۆ چەکداری بۆ کاری چەکداری و ئەوانە بەرێ. بەڵێ لە ڕاستیە شەڕ هیچ خزمەتێکی نەکردووە لە ڕابردووە، بە تایبەتی بۆ میلەتێکی گەورە، میلەتێکی تێکۆشەرەوە کۆڵەدەر لە تەواوی بەشە جیاوازەکانی کوردستانە وا لە باشوور بێ ڕوبەڕووی گۆڕینی دیمۆگرافیا و ڕوبەڕووی دەستدرێژیەکانی حکومەتی عێراقی بێتەوە لە ڕۆژئاوا، ڕوبەڕووی حکومەتی سووری و لە باکوور ڕوبەڕووی حکومەتی تورکیا و لە ڕۆژهەڵات ڕوبەڕووی حکومەتی ئێران بێتەوە و ئەمە شەڕێکی تازە نییە و بڵێ کورد ماندوو بووە. ئەبین ڕۆژ لە دوای ڕۆژ خەباتی ڕزگاری خوازی کوردی هەر زیاتر ئەبێ، هەر پەرەی پێ ئەدرێ، هەر بەهێز ئەبێ و پشگیری تا ڕادێک نێودەوڵەتیش لە هەندێک حاڵەتی دیاری کراوە، پشگیری نێودەوڵەتیشی بۆ زیاتر ئەبێ. ئەبینین جوڵان ڕزگاری خوازیەکان هەم لە ڕۆژهەڵات هەم لە باکوور و چەند ساڵێک لەمە بێش لە ڕۆژئاواش پشتیان بە ئەم ئازادی و ئەم دەستکەوتانی هەرێمی کوردستانە بەزواتە هەرچەندە هەرێمی کوردستان بەهێز بێ، پاڵپشتیەکی معنەوی و توانیم بڵێن پاڵپشتی لانی کەم جارایی و ئیداری و ناوچەیشە بۆ بەشەکانی دیکە هەرێمی کوردستان. بۆی هەرچەندە هەرێمی کوردستان لاواز ببێ یان بێ هەڵوێز ببێ بەرامبەر بە ئەم دەستدرێژی و بردومانانە و بەهێزی ئاسمانی یاخود زەمینی ئەوە گرفتە بۆ پارچەکانی دیکەی هەرێمی کوردستانی، چونکە بمانەوێ هەموو پارچەکان وزە لە یەکتری وەرئەگرن و دەسەڵاتێکی معنەوی لە یەکتری وەرەگرن. بۆیە بێدەنگی ئەم باشووریش بەڕاستی کارە ساتبارە. ڕاستە
باشوور بەهۆی ئەوەی کە دەوڵەت نییە بەهۆی ئەوەی کە بەشێک لە مەسلح لە بەرژەوەندیەکانی باشوور لە ڕۆژهەڵاتە بەشێک لە بەرژەوەندیە سیاسی و داراییەکانیشی لەگەڵ تورکیایە ئەمە لەوەیە تا ڕادەیەک دەست و پێی بەست بێ بەڵام نەک بەو بێدەنگیە کە ئێستا هەیە.